خۆشەویستەکانم پێغەمبەری خوا ئەفەرمێ صلى الله عليه وسلم هەر کەسێ من صلى في يوم وليلة 12 ركعة بني له بيت في الجنة هەر کەسێ لە ڕۆژێکات 12 ڕکات نوێژی سنت هەیە بیکە لەناو بەهەشتا یەک ماڵێک و قەسرێکی جوان کۆشکێ و تەلارێکی جوانی بۆ دروست ئەکرێ 4 ڕکات 4 قبل الظهر 4 ڕکات پێشی نوێژی نیمەڕۆ دوو یعنی 4 ڕکات پێشی نوێژ نیمەڕۆ بکە والركعتين بعدها 2 ركعتش لدوای نوێژی نیمەڕۆ بکە والركعتين بعد المغرب 2 ركعتش لدوای نوێژی مەغرب بکە والركعتين بعد العشاء 2 ركعتش لدوای نوێژی عشاء بکە والركعتين قبل صلاة الفجر و2 ركعتش بەلە نوێژی بەیانی بکە ئەوە یەک کۆشک و تەلاری گەورە و جوانی بۆ دروست ئەکرێت لە ناو بەهەشتا 12 ڕکات 2 پێشی نوێژی بەیانی 4 پێش نیمەڕۆ 2 دوای نیمەڕۆ 2 لە دوای نوێژی مەغریب 2 لە دوای عیشا سنەتی تریشمان هەیە بەس ئەمانە پێ ئەوترێت سنەتە مؤەکەدەکان لە دەستی خۆتانی دەرمەکەن ئەگەر ئەوەکان ترتانیش پێ ناکرێ ئەمانە بکەن حەدیثەکە خۆشەویستەکانم ئیمامی ترمذی ئەیگەڕێتەوە ژمارە 380 و شێخ ئەلبانیش لە صحیحی جامعە هێناوێتەوە بە ژمارە 6362 خوای تەعالی ئیصلاحمان